سڵاو کاتژمێرنەوەشەوە بە کاتی هەرێمی کوردستان لەگەڵتانین بۆ بەرنمەیەکی دیکە لە بەرنمەی ئەمریکا بڕیار دەدات. چەند کاتژمێرێک ماوە خەڵکی ئەمریکا دەنگ بە کاندیدێک دەدەن بۆ کۆشتی سەرۆکایەتی و هەروەها بە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و هەندێک لە سیناتۆرەکان. لە ماوەی چەند کاتژمێری ڕابردوودا ئەمریکایەکان دەنگ دەدەن، بەڵام نزیکەی 130 تا و 135 تاوەکو ئێستا دەنگیان داوە. زیاتر لە 95 میلیۆن دەنگدەر لە ئەمریکا تاوەکو ئێستا بە ڕێگای پۆست، بە ڕێگای ئەنتەرنێت یاخود لە ڕێگای بە شێوازی ترەوە لە ویلایەتەکانە دەنگیان داوە. لەم بەرنمەیەدا دوایین زانیاری و دوایین هەواڵەکانتان پێشکەش دەکەین، لەگەڵمان بن. سبەی دەنگدانی گشتی بۆ هەڵبژاردنەکانی ئەمریکا بەڕێوە دەچێت و ئەم ڕۆژ دوا ڕۆژی کەمپینی هەڵبژاردنەکانە. بە گوێرەی ڕاپرسیەکان بایدن لە هەندێک ویلایەتەکان لە پێشەوەیە و لە هەندێک ویلایەتیش ترامپ لە پێشە. لە ویلایەتە خۆڵەمیێشیەکانیش کێبرکێشی توند لە نێوان هەردوو کاندید هەیە و ترامپ و بایدن هەوڵەکانیان چڕ کردوتەوە بۆ ئەوەی ئەنجامی ئەو ویلایەتانە لە بەرژەوەندی خۆیان یەکلا بکەنەوە. ئەمڕۆ دوا ڕۆژی کەمپینی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکایە. ڕاپرسیەکانیش بوونە تا دوو بەش، هەندێکیان بایدن و هەندێکیان دەڵێن ترامپ لە پێشەوەیە. لە ویلایەتە خۆڵەمێشیەکان کێبڕکەیەکی توند لە نێوان هەردوو کاندیددایە. هەوڵەکانیان چڕ کردوونەتەوە بۆ ئەوەی ئەنجامی ئەو ویلایەتانە لە بەرژەوەندی خۆیان یەکلا بکەنەوە. ترامپ ئەمڕۆ دەچێتە 4 ویلایەتی یەکلاکەرەوە، ئەو ویلایەتانەی کە ساڵی 2016 ترامپیان کردە سەرۆکی ئەمریکا. لەوانە کارۆلاینای باکوور، میشیگن، پێنسیلڤانیا و ویسکۆنسن. لە بەرامبەردا بایدنی ڕکابەری دەچێتە هەردوو ویلایەتی پێنسیلڤانیا و ئایۆوا. تا ئێستا زیاتر لە 95 میلیۆن کەس پێشوەختە دەنگیان داوە کە دەکاتە لە 140 هەموو دەنگدەرانی ئەمریکا. لە 160ش سبەی لە دەنگدانی گشتیدا دەنگ دەدەن. ئەمەش وا دەکات ئەنجامی هەڵبژاردنەکان وەک هەڵبژاردنەکانی پێشوو نەبن، هەمان شەو ڕانەگەیاندێت. پێشبینی دەکرێت زیاتر لە هەفتەیەک ڕاگەیاندنی ئەنجامەکان دوا بکەوێت. ترامپ هەموو هەوڵی بۆەوەیە وەک جۆرج بۆشی باوکی لێنەیەت و نەبێتە دووەم سەرۆکی ئەمریکا و مێژوو باسی بکات کە تەنها یەک گەڕی هەڵبژاردن لە کۆشکی سپی بمێنێتەوە. هەردوو کاندید یەکتر تۆمەتبار دەکەن و هەر یەکەیان ئەوی دیکە بە ناشایستە و بێتوانە ناو دەبات. وەک دوا ڕۆژی بانگەشە هەردوو کاندید پەتای کۆرۆنا، ئابووری و ڕەگەزپەرستی لە ئەمریکا گرنگترین بابەتی کەمپینەکانیانە. سبەی لە دەنگدانی گشتیدا خەڵکی ئەمریکا بڕیار دەدەن بۆ 4 ساڵی داهاتوو کێ دەچێتە کۆشکی سپی. نەریمان هەورامی، کوردستان 24. بەڕێوەچوونی هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا تەنیا چەند کاتژمێرێکی ماوە و ناکۆچی و گورجەکانی هەڵبژاردنەکان گەیشتۆتە لووتکە و هەڵبژاردنەکان بۆتە هۆی ئەوەی کۆمەلگای ئەمریکی بە تەواوەتی ببێتە دووبەرە. هەروەها هەمووان چاوەڕێن لە دوای هەڵبژاردنەکان گرژی و ناکۆچیەکان کۆتاییان پێنێت. دیمەنی ڕێزگرتنی دوور و درێژی ئەمریکیەکان لە بەردەم بنکەی هەڵبژاردن لە زۆربەی شار و ویلایەتەکانی ئەمریکا بەدی دەکرێت. گرنگی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا وای لە ئەمریکیەکان کردووە کە بە پێچەوانەی هەڵبژاردنەکانی ڕابردووە ئەم ساڵ بە شەپۆل ڕوو لە دەنگدان بکەن. هەر بۆیە هەتا ئێستا بە ملیۆنان ئەمریکی بەشداریان لە هەڵبژاردننی پێشوەختە کردووە. ئێستاش هەموو گەلی ئەمریکا چاویان لە سندوقەکانی دەنگدانە بۆ دیاریکردنی سەرۆکی ئایندەیان.
پێم وایە زۆری گرینگە کام ساڵ هەموو کەسێک بە شەڕی هەڵبژاردنەکان بکات و دەنگ بدات لەگەڵ ئەوەش کە ڕوبەڕووی چەندین قەیران بووینەتەوە بە تایبەتی پەتای کۆرۆنا و قەیرانی ئابووری هەر بۆیەش گرینگە کە دەنگمان ببیسترێت بۆیە ئەم ساڵیش دەنگ بە کۆماریەکان دەدەم چونکە پێم وایە کە ترامپ سەرۆکێکی باش بوو و دەمەوێت هەل لەسەر دەسەڵات بمێنێتەوە. Probably Biden for president. There are lots of things I don't like about Biden. من دەمەوێت بایدن بێتە سەرۆک چونکە زۆر خاڵ هەیە لە بەرنامەی بایدن هەیە کە خۆمی تێدا دەبینمەوە پێم وایە کە بایدن دەتوانێت سەرکەوتوو بێت لە ئەرکەکەیدا و هاوڕاشم لەسەر بەرنامەکەی. Hope that whatever I don't like that they have doesn't happen, I guess. هەڵبژاردنەکانی سەرۆکاتی 2020 ئەمریکا وای کردووە کە ناکۆچەکانی نێوان لایەنگرانی کۆماریەکان و دیموکراتەکان بگاتە لووتکە و کۆماریەکان دیموکراتەکان تۆمەتبار دەکەن بەوەی پشتیان لە بەرژەوەندەکانی ئەمریکا کردو و لە بەرامبەریشدا دیموکراتەکان دەڵێن ترامپ هیچ بەهایەشی بۆ ئەمریکا نەهێشتوتەوە. هەڵبژاردنەکان بە شێوی سەرکەوتوانە بەڕێوە دەچێ و حەزش دەکەم کۆماریەکان ببەنەوە ئەمەش لەبەرەوەی کە کۆماریەکان زۆر نیشتیمان پەروەرترن بەڕاستی ئەمریکایان خۆش دەوێت بەڵام دیموکراتەکان هیچ گرینجێک بە نیشتیمان نادەن و تەنیا بۆ بەرژەوەندی خۆیان هەوڵدەدەن. لەم هەڵبژاردنە زۆر حەز دەکەم هاریس و بایدن سەرکەوتن بەدەست بێنن لەبەر ئەوەی ترامپ دژی هەموو ئەو بەهابەرز و جوانانەیە کە لە نێو کۆمەڵگەی ئەمریکیدا هەیە و ئەو سەرۆکێکی تونڕە و نادیموکراسی. ئێستا چاوی هەموو گیان لەسەر ئەمریکایە و دەیانەوێت بزان کە بۆ 4 ساڵی داهاتوو گیان هەر لەگەڵ هەڵسوکەوتەکانی ترامپ بەردەوام دەبێت یانیش بایدن دەبێتە نوێترین خاوەنی کۆشکی سپی. تا دێت ناکۆچی هەڵبژاردنەکان باڵ بەسەر ئاسمانی بەهێزترین وڵات لە جیهاندا دەکێشێت هەمووان چاوەڕێی 3 نۆڤەمبەرن بۆ یەکلاکردنەوەی ناکۆچەکان. کۆماریەکان دەڵێن ئەوە ترامپە ڕۆحیەتی بەهێزی و توانایی ئەمریکا دەگەڕێنێتەوە لە بەرامبەردا دیموکراتەکان دەڵێن نەخێر ئەوە بایدنە 3 نۆڤەمبەر کۆتایی بە ژیانی سیاسی ترامپ دێنێت. هاوار عەبدوڕەزاق بەردەم کۆنگرێسی ئەمریکا واشنگتن کوردستان 24. بەڵێ بەڕێزان هەر لەگەڵ نێردەی کوردستان 24 هاوکارمان هاوار عەبدوڕەزاق لە ویلایەتی مێریلاند دەمێنینەوە. هاوار دوایین زانیاری و هەواڵەکان چین لەسەر هەڵبژاردنەکان تەنها چەند کاتژمێرێکی ماوە و هەڵبژاردن دەست پێ دەکا ئەگەرەکان چۆنن و کامە کاندید لە پێشەوەی کاندیدەکانی ترە بە پێی ئەو بەڵگانەی کە لە بەردەستمانن لە ناوەندەکانی ڕاپرسیەوە. بەڵێ نارۆ ئەم کاتت باش زۆر سوپاس هەروەکو دەزانین سات بە سات ئێمە نزیک دەبینەوە لە کاتی ئەنجامدانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا ئەوەی تێبینی دەکرێت نەهرۆ لە نوێترین ئەپدەیتی پۆڵەکان و یاخود ڕاپرسیەکاندا ئەوە دەردەخەن کە لە چەند ویلایەتێک 3 بۆ 4 ویلایەت ترامپ پێش بایدن کەوتووە کە ئەمە خۆی لە خۆیدا مای دڵخۆشکەرە بۆ لایەنگران و لایەنگرانی دۆناڵد ترامپ و کۆماریەکان. بەڵام لەگەڵ ئەوەشدا بە گوێرەی هەمان ڕاپرسی هێشتا لەسەر ئاستی نیشتیمانی یاخود لەسەر ئاستی سەرانسەری ئەمریکا هێشتا بایدن بە چەند خاڵێک لە پێش ترامپەوە بە پێ ڕاپرسیەکان. بەڵام نارۆ هەمیشە دەبێت ئەوە دووپات بکەینەوە کە مەرج نییە ئەو ڕاپرسیانە تۆ بتوانانی لە 100% پشتیان پێبەستی بۆ چکە هەروەکو لە 2016 بینیمان ڕەنگە ڕاپرسیەکان ڕاست دەرنەچن و ئەو بینیمان کە ئەو کات ڕاپرسیەکان هەموو ئەمیان ئاماژیان بەوە دەکرد کە هیلاری کلینتن لە پێش دۆناڵد ترامپ لە زۆربەی ویلایەتەکان بەڵام لە کۆتاییدا دەرچوو کە دۆناڵد ترامپ سەرکەوتوو بووە سەرۆکی ئەمریکا. بۆیە ناکرێت ئێمە لە 100% پشتی پێ بەسی بەڵام لەگەڵ ئەوەشدا هەموو زۆربەی پۆڵەکان یا ڕاپرسیەکان ئاماژە بۆ دەکەن کە بایدن لە هەندێک ویلایەت بەتەواتی یەکلابووتەوە کە لە پێشەوەیە ئەمە بێجگە لەوەی کە
کە سبەینێ هەڵبژارنە مەرج نییە کە سبەی شەو هەروەکو 4 ساڵ لەمە پێش ئەنجامی هەڵبژاردنەکان ڕاستەوخۆ ئاشکرا بکرێن پێشبینیی زۆر هەیە دەکرێت کە ڕەنگە ڕاگەیاندنی ئەنجامەکان چەند ڕۆژێک بخیانێ ئەمەش بەهۆی ئەوەی کە هەتا ئێستا نزیکەی 100 ملیۆن ئەمریکی دەنگی داوە یا بەشدار بووە لە هەڵبژارنی پێشوەختە ئەمە ژوا دەکات کە کاتێکی زۆری پێویست بێ بۆ ژماردنی ئەم دەنگانە ئەمە ژوا دەکات کە ڕاگەیاندنی ئەنجامەکان دوا بخرێت یا پێشبینی بکرێت دوا بخرێت من نەهرۆ بۆ زیاتر قسەکردن لەسەر ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی و زانیاری زیاتر وەرگتن مامۆستایکی زانکۆم لەگە مامۆستای زانکۆی ئەمریکی لە واشنگتن مستەر جیمز کێرک پلیس جیمز دەتوانی پێمان بڵیت لەوەی کە تۆ چاودێری پرۆسی هەڵبژاردن کردووە لە ئەمریکا تاوەکو ئێستاکە و هەتا کۆتایش چۆن پرۆسەکە دەڕواتە ڕێوە و پێت وایە لەوەی کەوا چێ دەیباتە سەرۆک سبەینێکە پاش ڕاگەاندنی ئەنجامەکان و دەنگدان لە ڕاستیدا شتێکی زۆر گرنگ و سنجڕاکێشە لەبەر ئەوەی کە ئێستا کۆڤید-19 هەیە خەڵکێکی زۆر زووتر دەنگیان داوە و خەڵکێکی زۆری مێرلان دەنگیان داوە لە ڕێگەی ئۆنلاین و کەس بە شخصی چوونە بۆیە بە بڕای من بەشدارێکی باش کراوە تاوەکو ئێستا تۆ پێت وایە لەوەی کە چێ کاندیدی مفەزەڵە و خۆشەویستە لە لای خەڵکی ئێرە پێت وایە چێ دەنگی زیاتر دێنە لێرەوە بۆچی لە ڕاستیدام پێم وایە لەوەی کە بە پێی پێشبینیەکان جۆ بایدن لە ئاستی نیشتیمانی و نەتەوەی دەیباتەوە لە کۆمەڵک لە ویلایەتەکان لە پێشە و پێویستە هەستێکی تایبەت هەبێت لەوەی کەوە خەڵکێکی زۆر بە دیقەتەوە دەچن دەنگ دەدەن چونکە زۆر دڵنیان لەوەی کەوە هیلاری کلنتن پێشتر بردێەوە بەڵام دەرەنجامەکەی پێچەوانە دەرەچووەوە بەهۆی کۆلێژی هەڵبژاردنەوە بۆیە خەڵک بە دیقەتەوە دەنگ دەدات بەڵام بایدن ڕەنگە بیباتەوە وەکو بەڕێستان وتان بە پێی پێشبینیەکان بایدن لە پێشە لە کۆمەڵک لە ویلایەتە سەرەکیەکان چی سەبارەت بەو ویلایەتانی کەەوە خۆڵە مێشین کە تاوەکو ئێستا یەکلانە کراوەتەوە و زۆر جەوهەرین پێت وایە لە ویلایەتانە کێ دەیباتەوە پێت وایەکەوە پێنسیلڤانیا دەبێتە خاڵێک لاکەرەوە بۆ بردنەوەی هەر سەرۆکێک بۆ 4 ساڵی داهاتوو لە ڕاستیدا پەنسیلڤانیا و هەندێک ویلایەتی دیکەی خۆڵە مێشی وەکو وێسکانسن و میشیگان و فلۆریدا ئەمانە هەمویان نۆرت کارۆلاینا و فلۆریدا ئەمانە جۆرجیا هەمویان ویلایەتی زۆر گرنگ و یەکلاکەرەوەن بەڵام ئەگەری جیاواز هەیە هەندێک خەڵک دەڵێن لەوەی کەوە بەڵە بەڕێزان بەداخەوە بەهۆی چەند کێشەیەکی تەکنیکی ئەو بەڕێزانەمان لە ئەمریکاوە دەنجیان ناگات دواتر دێنەوە لایەن. بەڵێ بەڕێزان چەند کاتژمێرێکی ماوە بۆ هەڵبژاردن ئەمڕۆ دوا ڕۆژی هەڵمەتی هەڵبژاردنە و دوای 10 کاتژمێر 11 کاتژمێرتر خەڵکی ئەمریکا دەنگ دەدەن ئەگەر سیر بکەن کاندیدەکان لەکوێ بانگەشەی هەڵبژاردن دەکەن جێگای سەرنجە و پێویستە ئەو پرسیارە بکەین بۆ بەتایبەت لەم جێگایانە بۆ نمونە دۆناڵد ترۆمپ ئێستا لە نۆرت کارۆلاینەیە ئەو ویلایەتێک کە زۆربەی هەرە زۆری جارەکان دەنگ بە بربژێری کۆماریەکان دەدا بەڵام ئەم جاریان لەوانەیە دەنگ بە بربژێری دیموکراتەکان بدە لەوێەوە دەچێتەوە جارێکتر بۆ پێنسیلڤینیا کەمەلاوێ لە یەک هەفتەدا 3 جار بچێت بۆ پێنسیلڤینیا لە دوای پێنسیلڤینیا دەچێت بۆ ویسکۆنسن لەوێش دواتر دێ بۆ میشیگن لەم 4 ویلایەتە مە هەفتەیەکە 3 جار بچێت بۆ ئەم شوێنانە بۆ بانگێشی هەڵبژاردن لە بەرامبەریدا جۆ بایدن دیسان لە پێنسیلڤینیا کەمالا هاریسی جێگریشی لە پێنسیلڤینیا هەر لە پێنسیلڤینیاش ئەمڕۆ جۆ بایدن لەوێوە دەچێت بۆ ویلایەتی ئۆهایۆ کە لە تەنیشت ویلایەتی پێنسیلڤینیا یەکێک لە ویلایەتە خۆڵەمێشەکانە و جۆ بایدن لە شاری پیتسبرگ ئەمڕۆ بۆ یەکەم جار لەگەڵ گۆرانی بێژی سەرکەوتوی ئەمریکا لیدی گاگا کە یەکێکە لە ئەستێرە گەورەکانی مۆسیقای پۆپ لە ئەمریکا و لە دنیا لە سەدەی 21 ئەمڕۆ لەگەڵ ئەو دەردەکەوە لیدی گاگا داوا لە هەوادارانی دەکات کە بە ملیۆنان هەواداری هەیە لە ئەمریکا
کە دەنگ بە کاندیدی دیموکراتەکان و جۆ بایدن و کەماڵە هاریس بدەن لە بەرامبەریدا کەماڵە هاریس دیسانەوە لە پێنسڵڤینیا لەوێ لەگەڵ جۆن لەجن یەکێکی تر لە گەورە موزیسیان و گۆرانی بێژەکانی ئەمریکا دەردەکەوێتون ئەو هونەرمەندەش داوە لە هەوادارانی دەکا لە سەراسەری ئەمریکا دەنگ بە کارت و بربژێری دیموکراتەکان جۆ بایدن و کەماڵە هاریس بدەن. پێنسڵڤینیا یەکێکە لە ویلایەتە هەرە گرنگەکان وەکو گوتمان پێشتر 20 دەنجی کۆلیجی تێ ئەم دەنگە کۆلیجانە زۆر گرنگن بۆ ئەو کاندیدانێک کە زۆرترین متمانەی خەڵک و دەنجی خەڵک بەدەست دێنن. لە ساڵی 92 هەتا 2016 بەردەوام خەڵکی ئەم ویلایەتە دەنجیان بە کاندیدی دیموکراتەکان داوە بەڵام لە 2016 بە سوپرایزێکی گەورە دۆناڵد ترۆمپ ئەم شوێنەی لە هیلاری کلینتن بردەوە. ئەم ویلایەتێکی گرنگە بۆ ئەوانەی ئاگاداری مێژوو نین بابزانین لەم ویلایەتە چی گوزەراوە. لە ساڵی 1787 بۆ یەکەم جار دۆکیمنتێکی چوارداپەڕەی لەم ویلایەتە نووسرایەوە کە دواتر بۆ دەستوری ئەمریکا کورتترین دەستور لە مێژدا لێرەدا نووسرایەوە. یەکەم پایتەختی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا کە ئەو کاتەی 13 ویلایەت بوو لێرە بووە جاری سربەخۆی هەر لێرە لێدراوە. هەروەها لێرە جۆ بایدن زۆر کاری پێشووی کردووە و دۆناڵد ترۆمپ لە زانکۆ لێرە خوێندوێتی. لە ساڵی 1863 بۆ نمونە دواترین جەنجی خوێناوی لە شەڕی ناوخۆی ئەمریکادا لە 1963 لە شاری گیتسبرگ لێرە ڕوویدا کە لە 3 ڕۆژدا ئەم شەڕە بەردەوام بوو لە دواتر سربەخۆخوازەکان و ئەوانەی دانەویست ئەو هێزانێکە لە باشووری ئەمریکاوە هاتبوون دژی هێزی سەرۆکی ئەو کاتە کە ئەبراهام لینکن بوو لێرە شکان ئیتر بەدواوە هێزەکان هەرەسی هێنا بەڵام خوێناویترین جەنگ لە شاری گیتسبرگ دیسان لە پێنسڵڤینیا ڕوویدا کە نزیکەی 51,000 سەرباز لە هەردوو لە ماوەی 3 ڕۆژدا کوژرانجە. ئەم شوێنێکی گرنگە چکە 20 ئەلکترال کۆلیجی تێدا ژمارەی دانیشتوانەکەی 9.9 ملیۆن خەڵکە لەم ویلایەتەدا. ئەگەر بینەوە سەیری ئەم خەریتەیە بکەین یان ئەم نەخشەیە بکەین دەبینین دەنگەکان بە شێوازێک ڕۆیشتون و هەموو پێشبینیەکان پێمان دەڵێ جۆ بایدن ئەگەری زۆر زیاترە لە دۆناڵد ترۆمپ کە ببێ بە سەرۆک. مەرجنیە وەکو گوتمان وەکو هاوکاریشمان لە مێریلاند هاور عەبدوڕەزاق ئێستا باسی کرد کە ئەمە ڕاز دەربچێت چکە ئەزمونمان هەیە لەگەڵ ئەم ناوەندان و ئەو بنکانەی ڕاپرسی کە مەرجنی هەموو کاتێک ڕاست بن بەڵام ئەگەر ئەوان ڕاست بن زۆربەی جاریش ڕاست دەرچوون ئەگەر ئەوان ڕاست بن ئەوە جۆ بایدن بە ئاسانی ئەم هەڵبژاردنە دەباتەوە بەڵام لە 2-3 ڕۆژی ڕابردوودا بۆمان دەردەکەوێت لە هەندێک ویلایەتی خۆڵەمێشی بە تایبەتی لە فلۆریدا بە تایبەتی لە نۆرت کارۆلاینە بە تایبەتی لە جۆرجیا و بە تایبەتی لە پێنسڵڤینیا ڕەنگە دۆناڵد ترۆمپ ئەم شوێنانە دیسان بە سوپرایزێک بباتەوە ئەگەر وابێ ئەم خاڵانە گۆڕانکاریان بەسەردادێت چونکە پێمان دەڵێن ئەم ڕاپرسیە ئەگەر وا دەربچێکەواتە جۆ بایدن 291 دەنجی کۆلیجەکان بەدەست دێنێ لە بەرامبەریدا دۆناڵد ترۆمپ 163 دەنگ بەدەست دێنێ. هەر کاندیدێک پێویستە 270 دەنجی کۆلیجەکان بەدەست بێنێ لە کۆی 538 بۆی ببێ بە سەرۆکی ئەمریکا. بەرەزان کات تیمەرمەنم لەگەڵە ڕاوێژکاری ترامپ لە هەڵبژاردنەکانی ساڵی 2016 لە ڕێگەی سکایپۆ لە ویلایەتی فلۆریدا لەگەڵمە بۆ ئەم شەو بۆ دوان لەسەر دوایین هەڵبژاردنەکان و زانیاری و هەواڵەکانی هەڵبژاردنەکانی ئەمریکا. بەڕێز تیمەرمەن ڕۆژتان باش لە فلۆریدا چی دەگوزارێ و پێمان بڵێ ئەم جارەشیان لەوانەیە دۆناڵد ترامپ ئەم ویلایەتە خۆڵەمێشیە ئەو سوینگ ستەیتە بباتەوە؟ فلۆریدا لە ڕاستیدا بە هیچ گومانێک نییە لەوەی کەوا بە شێوەیەکی گشتی ئەو لە پێشەوەیە لە فلۆریدا بە نزیکەی 103 ڕەنگە لەمەش زیاتر بێ ژمارەکە ئێمە بینیومانە لە فلۆریدا لە هەندێک شوێنی دیکە لە ئاستی وڵاتدا لەوەی کە خەڵکی پاڵپشتی ترامپ دەکەن لە زیادبووندان.
بەڵام خۆ دەزانی لە فلۆریدا دەنگێکی زۆری هیسپانیک و لاتینۆیەکان هەیە تاوەکو ئێستا دۆناڵد ترۆمپ نەیتوانیوە بە گشتی لە سەرانسەری ئەمریکاداوە بەتایبەتی لە فلۆریدا یەکلای ئەوەی بکاتەوە کە پاڵپشتی دەنجی ڕاستڕە و دەنجی ڕیسستەکان ناکە. ئەمە بۆ لادینەوەکان و بۆ هیسپانیکەکان لەوانەیە پەیامێکی خەتەر بێ، بۆیە لەوانەیە ئەمجارە دەنگ نەدەن بە دۆناڵد ترۆمپ. لە ڕاستیدا من پێم وایە ئەو شێوازەی لەوەی کە ئەمریکی ئەفریقەکان یا ئیسپانیا دەنگدەران کە پاڵپشتی ئەوان بۆ ترامپ لە ڕاستیدا لە چەند ڕۆژی ڕابردووە زیادی کردووە و ئەم ئاگادارکردنەوەیە کە بۆی کە جۆ بایدن ئاگادار بێت لەوەی کەوە بایدن لە ڕاستیدا زۆر نیگەرانە ئێستا ئەو ئێستاکە لە ڕووی مێژوویەوە کە گۆڕانکارێکی گەورە دروست بووە لە بابەتی پاڵپشتیکردنی ئەمریکی ئیسپانیەکان و لاتینۆکان. لە ڕاستیدا ئەو چەند ڕۆژەی کە لە پێشمان ئەو چەند کاتژمێری لە پێشمانە زۆر گرنگە. لە ڕاستیدا لە ڕابردوودا هیلاری کلینتن بردیەوە دەنگی ئەوانی بەدەستێنا، بەڵام ئێستاکە ئاماژەکان دەڵێن لە ڕاستیدا ترامپ لە فلۆریدا دەنگی ئەوان بەدەستدێنێ زۆر بە ڕێژێکی زیاتر وەک لەوەی کەەوە پێشبینی دەکرێت. بەشێکی زۆر لە دانیشتوانی فلۆریدا ئەو کەسانن کە خاوەن تەمەن و ئەوانن کە تەقاعود بوون. باشە ئەمانە لە کاتێکدا کە ڕێژەی مردن بە ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات لە ئەمریکا، ئەمانەش ترسێکیان هەیە کە پلانەکانی دۆناڵد ترۆمپ تاوەکو ئێستا سەرکەوتوو نەبووە. بۆیە دانیشتوانی ئەم ویلایەتە کە خەڵکێکی زۆری بە ساڵاتی و تەقاعودی تێدا لەوانەیە دەنگ بە ترۆمپ نەدەن لەبەرەوەی هیچ پلانێکی سەرکەوتوو نەبووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. لە ڕاستیدا خەڵکی فلۆریدا ئەوان بە شێوەیەکی گشتی پاڵپشتی ترامپ بوونە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پاڵپشتیکردنی ئابووری و سەکەوتنی ئابووری. ئێمە لێرە حاکمی وڵاتەکەی ئێمە هەمومان بە باشەوە تێدەگەین لەوەی کە باشترین ڕێگا بۆ ڕوبەڕووبوونەوە و شەڕکردنی پەتاکە بریتە لەکردنەوەی ئابووری ڕێگە بە بزنس بدەیت بۆی بکرێتەوە و هەروها قوتابخانەکان بکرێنەوە. ناکرێتەوە کەرەنتین بکەیت و هەموو شتێکدا بخێت وەکوی جۆ بایدن پێشنیاری دەکات. لە ڕاستیدا ئەمە پێشنیارکردنی مەرگە بۆ ئابووری ئەمریکا لە ئێستێدا و ئەمە پێشنیار بۆ کۆتای هاتن بە ئەمریکا. بۆیە بە دڵنیایەوە پێویستە ئێمە ڕێو شوێن بگرینە بەر بە دیقەتەوە مامەڵە بکەین. پێویستە خەڵک ماسک ببەستێ و پێیان وایە شتێکی گونجاوە، بەڵام پێویستە ئابووری بکرێتەوە، پێویستە ئەمریکا بگرێتەوە سەر ڕێگەی خۆی. ئەوەی کەوا لە ڕاستیە بایدن دەیەوێت کارەساتە چونکە دەوێتی ئەمریکا بە کاملی دابخات. زۆربەی ناوەندەکانی ڕاپرسی پێمان دەڵێن جۆ بایدن و کەمالا هاریس زۆر نزیک بوونەتەوە لەوەی کە کۆشتی سەرۆکایەتی مسۆگەر بکەن بۆ 4 ساڵی داهاتوودا. ئێوە چۆن لەم ناوەندانی ڕاپرسی دەڕوان و چۆن هەڵیان دەسەنجێنن؟ لە ڕاستیدا ئەوەی ئێمە تاوکو ئێستاکە بینیومانە لە ئاماژەکان من دەڵێم لە ڕاستیدا نیگەرانکەرن. ئەوان دەیانەوێ کە ڕنگ دەنگی کۆماری خوازەکان کەم بکەنەوە. ئەوان دەیانەوێتەوە نیگەرانی لای پاڵپشتیکەرانی ترامپ دروستکەن. ئەوەی کە لە شوێنی وەکو ئاریزۆنا ڕووی داوە کە من بینیومە و کە ئێوە پێی دەڵێن ویلایەتی شین، لە ڕاستیدا ئەوان پاڵپشتیکەرێکی گەورەی ترامپن. بۆچی؟ لەبەر ئەوەی کە ئەوان ترامپ لەوێ بوو دوێنێکە کۆبوونەوەیکی گەورەی لەوێ بوو لە هەموو شوێنەکان 96 مایل خەڵکی لەوێدا وەستا بوون بۆ پاڵپشتیکردنی ترامپ لە ناو سیارەکان و لە ناو ماشینەکانیان. لە ڕاستیدا ئەوان ئاڵای ئەمریکایان بەرز دەکردەوە پاڵپشتی ترامپیان دەکرد وەکو سەرۆکی خۆیان. ئێمە پێمان وایە لەوەی کەوە ئەمانە هەمویان دەنگدەری ترامپن. نزیکەی 96 مایل بە درێژایی خەڵک پێشوازی کردبوو. ئەمە گەورەترین گردبوونەوەی کامپینی سەرۆک ترامپە. بۆیە من پێم وایە ترامپ لە ئاریزۆناش دەیباتەوە کە ئێوە بە شینی دادێنن. بۆیە ئەوەی کەوا ئەو داتانە دەڵێن هەرگیز ڕاست نییە و هەروەها ئاریزۆنا شین نییە بەڵکو سوورە بۆ ترامپ. یەکێک لە ویلایەتەکان تر کە گرینگە بۆ کۆماریەکان و بۆ ترامپ ویلایەتی پێنسیلڤینیایە. ئەمڕۆ دیسانەوە پێنسیلڤینیا دۆناڵد ترامپ دەچێتەوە بۆ پێنسیلڤینیا کە ئەمە 3 جار لە ماوەی کەمتر لە 10 ڕۆژدا بچێت بۆ ئەم ویلایەتە. ئەم ویلایەتە لە ساڵی 92 تاوەکو ئێستا دەنجی بە دیموکراتەکان داوە جگە لە ساڵی 2016 دەبێت. بەڵام کە ترامپ لە هیلاری کلینتن بردەوە لەم ویلایەتە بە ڕێژەیەکی زۆر نەیبردووە. چۆن دەتوانانی متمانێ ئەم خەڵکە بۆ خۆی جارێکی تر بگەڕێنێتەوە لە کاتێکدا کە لە شاری فیلادلفیا گرژێکی زۆر لە نێوان پۆلیس و خەڵکەیە بۆ ترامپیش هیچ پلانێکی نییە بۆ
ئەوەی کە قەنەعات بە خەڵکی ئەوێ بێنێ کە پۆلیس ناتوانێت خڕوخات و ناحەقی بەرامبەریان بکات. لە ڕاستیدا خەڵکی پەنسیلڤانیا ئەوان وڵاتی ئەو وڵاتێکی نەوت و ئابوووریە کە ئەوە لەوێشەوە نەوت کە دۆزراوەتەوە بۆ یەکەم جار بۆیە جۆ بایدن کاتێک دێتەوە سەر شاشە و دەڵێت لەوەی کەەوە ڕێگری دەگرێت لە پێشترش ئاماژەی پێداوە خەڵکی لێرە تێدەگات خەڵکی پەنسیلڤانیا تێدەگات لەوەی کەەوە من پێم وایە خەڵکی پەنسیلڤانیا دەنگ بە ترامپ دەدەن چونکە ئەوان دەزانن کەوا لە ڕاستیدا بایدن کارەسا دروست دەکات لە ڕووی ئابوووریەوە بۆ ویلایەتەکە بۆیە ماشناوی کتێبەکەی منەکە لە پشتەوە دەیبینن بە ناوی The Election Heist لە ڕاستی ئەوانیانوە هەڵبژاردن بدزن چونکە ئەوەی کە ئەوە دیموکراتەکان ئێستا دەیکەن خەریکی دزینی هەڵبژاردن و داتاکانن لە پێم وایە لە ڕاستیدا 4 لە پێشتر بە جیاوازی دەنگ لەگەڵ بایدن ترامپ دەیباتەوە بەڵام ئەمە خاڵی هەرە سەرەکیە بۆ ئەوەی کە لە بیرمان بێت جۆ بایدن نابێتە سەرۆکی ئەمریکا لە دەرەوەی پەنسیلڤانیا و پەنسیلڤانیا دەنگەکانی پێدەچێت بۆ ترامپ بچێت و ترامپ کۆمەڵێک ڕێگەی هەیە بۆی کەوا بگاتە سەرۆکاتی ئەمریکا بۆی هەڵبژێرێتەوە بەبێ ئەسن پەنسیلڤانیا چەند ڕێگەیەکی لەبەر دەستە بۆیە بایدن دەیەوێت ببێتە سەرۆک دەبێت پەنسیلڤانی بابێتەوە بەڵام ترامپ بەو شێوازە بەتەنیا پێویستی بە پەنسیلڤانیا نییە بۆی بێتە سەرۆکی داهاتوو. بەڕای تۆ گرنگترین خاڵە جیاوازەکان لە نێوان بایدن و ترامپ چین لە ڕووی پۆلیسی و لە ڕووی کار و پرۆژە و بەرنامەوە؟ لە ڕاستیدا ئەمە پرسیارێکی زۆر جوانە من هیواخوازم لەوەی کەوا میدیای ئێرەش هەمان پرسیاری بکردایە بە شێوازێکی دڵسۆزانە و وەڵام بدرایەتەوە بە شێوازێکی دڵسۆزە. ئێمە بە شێوەیەکی گشتی دوو جیاوازی زۆر ڕوونمان هەیە لە نێوان ترامپ و بایدن. لە ڕاستیدا ترامپ باوەڕی بە سەرەتا ئەمریکایە باوەڕی بە ئیسtisnابوونی ئەمریکا هەیە ئەو پێی وایە کە ئەمریکا هێزی چاکەیە و هەروەها ئەو لە ڕاستیدا بە شێوازێکی ئەمریکا دەباتە ڕێوە بەرەو سەکەوتن و ئەو بە شێوازی بەرپرسیانە مامەڵە دەکەن بەڵام جۆ بایدن دەوێتی بە سەرۆکایەتی ئەمریکا بگات و دەوێت ئەمریکا بکات بە وڵاتێکی سوشالیزم ئەو دەوێت کەوا خەڵکی تاکی ئەمریکا بگەڕێنەوە بۆ ناو دەوڵەت ببن بە مڵکی دەوڵەتی وەکوی کە لە وڵاتە سوشالیستەکان هەیە بەڵام دۆناڵد ترامپ دەوێت ئازادی زیادکە لەم وڵاتە بۆیە ئەگەر تۆ ئەتەوێ سۆشالیزم لەلایەکەوە ئازادی لایەکی دیکەوە دەبێت بۆ خۆت بڕاتی جیاوازی بکەیت و کۆمەڵێک جیاوازی دیکە لە سیاستدا لە نێوانیانە هەیە دەبێت جیاوازیەکی زۆر بکەین لە نێوان ئازادی لەگەڵ دۆناڵد ترامپ یا خۆت سۆشالیزم لەگەڵ جۆ بایدن. پێت وایە هۆکاری چییە لەم دوو دیبیتێکە لە تەلەڤیزۆن کراوە بەگشتیش لەسەر ئاستی ئەمریکا لەسەر ئاستی ڕاگەاندن لە ئەمریکا گرنگی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکا نەدراوە لە هەڵمەتی هەڵبژاردن ئەم جاریان بە تایبەتی هەندێک دەستکەوت کە دۆناڵد ترامپ پێی وایە دەستکەوتی سەدەن وەکو ئەبراهام ئەکۆرد وەکو ئەو لێک نزیک بوونەوەی هەندێک وڵاتانی عەرەبی لەگە ئیسرائیل بۆ گرنگی پێدەدراوە لە میدیای ئەو ئەمریکا ئەم جاریان. ئەمە زۆر گرینگە من زۆر خۆشحاڵم کە تۆ ئێستا پرسیار لەسەرەوە دەکەی لە ڕاستیدا تۆ ئەرکی خۆت بەجێ دەهێنی وەکو ڕۆژنامەنووسێکی بەرپرسیار قسە لەسەر ئەو خاڵە گرنگانە دەکەیت بەدڵنیایەوە زۆر گرینگە ئێبراهام ئەکۆرد هەرگیز کەسێکی باوەڕی پێ نەکەن لەوەی کەوا ئەگەری هەیە بڕۆبدا نە جۆ بایدن و دیموکراتەکان ئەوان بە چەندین دەیە باز دەکەن بەڵام ناکرێت تۆ ئاشتیت هەبێت لە نێوان وڵاتە عەرەبیەکان و ئیسرائیل بەبێ بوونی سەرەتا ئاشتی لە نێوان ئیسرائیل و فەڵەستین. بەڕاستیدا دۆناڵد ترامپ ئەمەی سەڵمان کە ڕاست نییە لە ئێستادا ئیسرائیل خەریکی دروستکردنی ئاشتی و پەیوەندی دروستکردن لەگەڵ بەحرێن لەگەڵ سوودان لەگەڵ وڵاتانی دیکەی عەرەبی کە ئەوە هەندێکی وڵاتی دیکەشن ئێستاێنە پێشەوە بۆ ئەوەی ئاشتی بکەن لەگە ئیسرائیلە. ئیسرائیل لە ڕاستیدا هێزی پێشخستنی ئابوورێ بێ بۆ وڵاتە عەرەبیانە و ئەو وڵاتانە پێشکەوتوو دەبن زیاتر لە ڕووی ئابووریەوە کاتێک پەیوەندی دروست دەکەن لەگەڵ ئیسرائیل و هەروەها مێردبەخشە بۆ نەوەی نوێ
نوێ بۆ گەنجانیان و کاری زیاتریان دەست دەکەوێت لە ڕاستیە جۆ بایدن دەوێت ئەمە تۆک بدە ئێمە پێویستە قسە لەسەر ئەم سەکەوتنانە بکەین لە ڕاستیدا جۆ بایدن نایەوێت ئەمە ببینێت تاوەکو ئەو ئاسەی من دەزانم هەرگیز وشەیەکی نەوتووە لەسەر ئەم ڕێکەوتنە ئاشتیانە کە زۆر گرنگە نەک تەنیا بۆ ئەمریکا بۆ هەموو خەڵکی جیهان. بەڕستی مەرمان کە لە فلۆریدا لەگەڵمان بووی زۆر سپاس. Thank you. It's been my great pleasure. جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان دەڵێت ترامپ کاندیدی دەوڵەمەندەکانە و گوێژ لە کەسانی پسپۆڕی وەکو ئانتنی فاوچی ناگرێت. ئەمڕۆ جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە دوو تویتدا هێرشی کردە سەر دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان. بایدن دەڵێ ئێمە پێویستیمان بە سەرۆکێکە کە گوێ لە پسپۆڕانی وەکو ئانتنی فاوچی بگرێت. هاوکات بایدن لە تویتێکی دیکەدا دەڵێت ترامپ کاندیدی دەوڵەمەندەکانە و هیچ پرۆژەیەکی دیاریکراوی بۆ باشترکردنی گوزەرانی خەڵکی ئەمریکانیە. لە لێدوانێکی ئانتۆنی فاوچی بەڕێوەبەری پەیمانگەی ئەمریکی بۆ نەخۆشیەکان و ڕاوێژکاری بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا دەبێتە بابەتی گەرمی کەمپینی هەڵبژاردنەکانی ئەمریکا و گورزێکی گەورەش لە دۆناڵد ترۆمپ دەدات و گومان دەخاتە سەر هەوڵەکانی ئیدارەی ترۆمپ بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. فاوچی دەشڵێ ترامپ و ئیدارەکەی گوێ لە پێشنیار و ڕێنماییەکانی ئەوان ناگرن و ئاشکراشی دەکات کە چەند هەفتەیەک بە هیچ شێوەیەک قسەی لەگەڵ ترۆمپ نەکردووە. چەند کاتژمێرێک پێش هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا ئەنتۆنی فاوچی بووەتە بابەتێکی گەرمی کەمپینی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا. ئەو پزیشکی ئەمریکیە بە لێدوانێکی بە ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی گورزێکی گەورەی لە دۆناڵد ترەمپدا و گومانی خستە سەر هەوڵەکانی بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. ئەنتۆنی فاوچی بەڕێوەبەری پەیمانگای ئەمریکی بۆ نەخۆشیەکان و ڕاوێژکاری بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە لێدوانێکی بۆ ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی دەڵێ بەداخەوە گوێیان لە پێشنیار و ڕێنمایەکانی ئێمە نەگرت چونکە ئەوانەمان نەدەکرد کە ئەوان دەیانویست. تەنانەت چەند هەفتەیەک من بە هیچ شێوەیە قسەم لەگەڵ دۆناڵد ترەمپ نەکردووە و دیدارمان نەبووە. ئەو ئێستا گوێ لە سکۆت ئاتلاس دەگرێت کە ئەو پشتگیری ئاساییکردنەوە ژیان و کەمکردنەوەی ڕێکارە تەندروستەکان دەکات. فاوچی چەند کاتژمێرێک پێش هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا لە دیمانەکەی پەسەندی جۆ بایدنی کرد و پێی وایە بایدن لە مامەڵەکردنی لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە ترەمپ باشتر دەبێت و دووپاتیشی کردەوە دۆخی تەندروستی ئەمریکا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا زۆر خراپە. ئەمەش بووە هۆی ئەوەی کۆشکی سپی وەڵامی بداتەوە. جۆندەر ئەندامی تیمی ڕاگەیاندنی کۆشکی سپی گوتی ئەم قسانەی فاوچی قبولکراو نییە. هەروەها فاوچی بەوە تۆمەتبار کرد کە یاریەکی سیاسی دەکات و 2 ڕۆژ پێش هەڵبژاردنەکان بووەتە بەشێک لە ململانی سیاسیەکان. ترەمپ لە فلۆریدا بە توندی ڕەخنەی لە فاوچی گرت و بەڵێنی دا دوای سەرکەوتنی لە هەڵبژاردنەکان دووری بخاتەوە. بە کەسی مەڵێن تەنیا ماوەم بدەن هەتا کەمێک دوای هەڵبژاردن. من ڕێز لە ئامۆژگاریەکان دەگرم، ڕێزی لێ دەگرم. نەخێر ئەو هەڵی زۆری کردووە. ئەو پیاوێکی چاکە بەڵام هەڵی یەکجار زۆر کردوون. جۆ بایدنیش لە پێنسیلڤانیا هێرشێکی توندی کردە سەر دۆناڵد ترەمپ و بە کەمتەرخەمی لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا تۆمەتباری کرد. دۆناڵد ترامپ بەردەوام دەڵێت ئەوانەی 9 مانگە لەبەری پێشەوەی ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنادان پزیشکەکان و ئەو خەڵکەی لە دژی ڤایرۆسی کۆڕۆنا کار دەکەن لە پێناوی وەدەسێنانی پارەی زیاتر بابەتی کۆڕۆنا گەورەتر پیشان دەدەن. ژمارەی توشبوان زیاتر و گەورە پیشان دەدەن و بابەتەکان لەوەی هەیە گەورەتر کردووە. ئێوە بیر لەم قسانە بکەنەوە کە هەمیشە ترامپ دووبارەیان دەکاتەوە. لە ئەمریکا تاکو ئێستا نزیکەی 10 میلیۆن کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونە و زیاتر لە 230,000 کەسیش بەم هۆیەوە گیانیان لەدەستاوە.
بەڵێ بەڕێزان لە واشنگتن دیسی پایتەختی ئەمریکا مەد برۆدسکیم لەگەڵە لێکۆلەر لە ئەنستیتی گۆڵد بۆ استراتیژی نێونەتەوەی لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە مات چەند کاتژمێرێک ماوە بۆ ئەوەی خەڵکی ئەمریکا دەنگ بدە و هەموو ئەگەرەکان پێمان دەڵێن کە جۆ بایدن خەریکە دەبێت بە سەرۆکی ئەمریکا دەبێت بە 46مین سەرۆکی ئەمریکا ڕای ئێوە چییە؟ بە گوێرەی ڕاپرسیەکان بەڵێ لە بەرژەوەندی بایدنە بەڵام ئەوە هەموو شتێک نییە و هەموو کات ڕاپرسیەکان ڕازگۆنین و 2016 باشترین نمونەیە ئێمە دەبێت سبەینێ بزانین وە ڕۆژانی داهاتووی دوای هەڵبژاردنەکان ڕاپرسیەکان چیاڵێن و هێشتا ئەکرێ ئەم ڕاپرسیانە پشتگوێ بخرێن بە بۆچوونی من ئەوەیە کە بایدن بە گوێرەی ڕاپرسیەکان لە پێشە بەڵام هەموو کات سەرۆک ترامپ سوپرایزی پێبووە بۆ خەڵکی لە ڕووی پرۆگرام و بەرنامەوە خەڵکێکی زۆر لە ئەمریکا نیگەرانی ئەوەی هەیە کە کۆشتی سپی هیچ پلانێکی نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەمان کاتیشدا بیمەی تەندروستیەکێک لە کێشە گرنگەکانی خەڵکی ئەمریکایە بە تایبەتی خەڵکی بە ساڵاتچوو ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر دەنگەکانی ترامپ لە ئەمریکا؟ پێم وایە کێشەی تەندروستی زیاتر کێشەی دیموکراتەکانە ئەوان زەقیەکەنەوە و ئەوە کێشەی دیموکراتەکانە و کۆماریەکان نییە بەڵام ئەمە یەکێک نییە لەو بابەتە زۆر گرنگانە کە دەنگدەر زۆر گرنگی پێبدا کۆڤید 19 ڕوونە بە گوێرەی ڕاپرسیەکان خەڵکی پێی وایە کە بایدن کاری باشتری دەکرێت ئەو سەرۆک بواە من پێم وانە ئەو کارێکی باشتری بکردایە بەڵام ئەمە جیاوازە لە ڕووی استراتیژیەتەوە نەک ئەوەی کە با بڵێن چی ئەکات استراتیژیەت فەرقە ئەوەی کە دیموکراتەکان دژی ئەوەستنەوە ئەوەیە شتێک نییە کە زۆر زۆر جیاواز بێ لەو سیاست و استراتیژیەتەی سەرۆک ترامپ کە ئێستا هەیەی تەنها دەیەوێت ئەوەیە کە وڵات دابخەن قەدەغەی هاتوچۆ ڕابگەێنن و ماس بکەنە ناچاری لە هەموو جیهان کە سەرچەندە سەرۆکە و دەسەڵاتەی نییە ماس بکاتە ناچاری ئەکرێتەنها لە ویلایەتەکان حاکمی ویلایەتەکان بڕیاری بدەن بۆیە زۆرێک ئەم شتانە کە دێتە سەر هەڵبژاردن خودی هەڵبژاردن چۆن سەرۆک ترامپ ئەم پەیامەی گەیاندووە و زۆر جیاوازترە وەک لەوەی کە باسی لێوە ئەکرێ لە بەڵێن دیموکراتەکان باسی لێوەکەن بۆیە دیموکراتەکان چۆنیان دەکرد ئایا ڤاکسینیان دروست دەکرد بەڵام لە مانگی سێوە تا ئێستا کۆڤیدیان کردووە تا چەکێک بۆ ترساندنی خەڵکی بۆ بڵاوکردنەوەی گومان و دوودڵی لە ڕاگەاندنەکانی عەرەبی زۆر دەردەکەوی و زۆر قسە لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەکەی بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێ وایە سیاسەتی دۆناڵد ترامپ یەکێک بۆ لە سیاسەتە سەرکەوتوەکان ئەمە لە کاتێکدا کە دۆناڵد ترامپ دەوێت لە ڕۆژئاوای کوردستان لە سووریا هێزەکانی بچێشێتەوە دەیەوێت لە عێراق هێزەکانی بچێشێتەوە هەروەها جۆرج بۆش بە خراپترین سەرۆکی ئەمریکا لە قەڵەم دەدات بۆ پێ وایە تۆ کە دۆناڵد ترامپ کەسێکی سەرکەوتوو بە لە سیاسەتی دەرەوە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ ئەوەی کە بابەتەکە لە ئەگە لەسەرەوە سەیری بکەین من بەم شێوەیە بۆچوونی من وایە سەرۆکەکانی پێشووی سیاسەتیان خراپترین با بڵین سیاست بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕان ئەوەی کە ئەو کردی ئەوەیە کە جارێکی دیکەست بەرژەوەندەکانی ئەمریکای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێکخستەوە سیرکە لەگەڵ ڕژەمی تاران چی کرد و لەلایەکی دیکەشەوە لە ئیخوان الموسلیمین ئەمانە سەرۆک ترامپ هاتووە بە شێوەیەکی زۆر جیاواز مامەڵەی کردووە کە زۆر گرنگە زیادکردنی فشارەکان لەسەر ئێران بابەتێکی زۆر باش بووە و هەروەها شەڕی داعش و لە ناوبردننی خەلافەتەکەی داعش کە ئەمە هەنگاوێکی زۆر زۆر باش بوو کە دێتە سەر سووریا من وەکو خۆم من
دژی ئەو سیاسەتەی ئەمریکا بوون. من نامەوێت ئەمریکا سەربازەکانی لە سووریا بکشێنێتەوە، بەڵام هەرچەندە سەرۆک ترامپ ویستوێتی و دیموکراتەکان نەیان ویستوە ئەوانیش بە هەمان شێوە بچنە ناو سووریا، بۆیە لە ژێر دەسەڵاتی ئۆبامادا بڕیاریدا کە بڵێن هێڵە سوورەکانی نەبەزێنرێت، کەچی بەزێنران هێڵە سوورەکانیشی، بەڵام لە 2013 بە هەمان شێوە لە سیاسەتی بەرامبەر رووسیا بینیت کە چی کرد، کە ڕژمونی رووسیامان بینی لە سێپتەمبەری 2015 بە هەمان شێوە. ئەمە بابەتێک بوو کە سەرۆک ترامپ هەمووی ڕێک خستنەوە، هێشتا مەجال ماوە، هێشتا دەرفەت ماوە، بەڵام کاتێک کە دێتە سەر بەراوردی ئەوەی کە سیاسەتی سەرۆک ترامپ لە دەرەوە و هەروەها بایدن کە ئەویش نوێنەرایەتی و درێژکراوی ئەو سیاسەتی ئیدارەکەی ئۆبامایە، بەڕاستی هیچ بژاردەیەک نییە، زۆر ڕوونە کە سیاسەتی دەرەوەی ترامپ زۆر باشترە. چەند ڕۆژێک بەر لێسا ئاگادارم دانیشتنێکتە بوو لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پۆمپیۆ. دەزانم ناتەوێت پێم بڵێ چیتان باس کردو چیتان باس نەکردەوە، بەڵام پێت وایە ئەگەر دۆناڵد ترامپ دەربچێتەوە ڕژێمی ئێران هەروەک خۆی دەمێنێتەوە یاخود چارەسەرێک دەبێت بۆ پەیوەندیەکانی نێوان ئێران و ئەمریکا؟ بەداخەوە ئەوەی کە ئێمە هەمان بووە کەمپینێک بووە لەلایەن دیموکراتەکانەوە بەڕێوە براوە، ئەو بەتەمەنانە کە کاریان بۆ ئیدارەکەی ئۆباما کردو لە ناویشیاندا وەزیری دەرەوە جۆن کێری کە ئەو لەگەڵ با بڵێن هاوتاکانی لەگەڵ ئێران دانیشتووە و هەروەها لەگەڵ فەلەستینیەکان دانیشتووە و کەمپینێکی کردووە لە بەرژەوەندی خۆیان بۆ هەڵبژاردنەکانی ئەمریکا. دواتر هەمووشت پێچەوانە بوویەوە، تەنها لە بەرژەوەندی ئەوەی کە دیموکراتەکان بۆ ئەوەی کە دیموکراتەکان بیبەنەوە و هەموو سیاسەتی ئەمریکایان پێشێل کردووە لە دەرەوە هیچ بەرژەوەندیان پێ نەداوە، بۆیە لە ئیدارەکەی سەرۆک ترامپ گۆڕا و ئەگەر سەرۆک ترامپ بیباتەوە بە دڵنیاییەوە کە ڕێکەوتنێکی زۆر باشتر لەگەڵ ئێران دەکاوە لەگەڵ وڵاتانی دیکەش بە هەمان شێوە، چونکە زۆرێک لەو وڵاتانە گوێیان بۆ بەرپرسانی پێشووی ئۆبامان نەگرتووە و تویانە هەموو جاردایانوت کە ئێمە دەبێت ڕاوەستین هەتا 3 نۆڤەمبەری 2020. ئەگەر وانە بوو ئەو کاتە ڕێگەیەکی تر هەڵبژێن، بۆیە من پێم وایە کە سەرۆک ترامپ ئەگەر هەڵبژێرێتەوە بۆ سەرۆکی ئەمریکا ئەوە دەگەێنێت کە ئەم وڵاتانە دەخرێنەوە ناو چوارچێوە و سنووری خۆیان و هەبوونی سەرۆک ترامپ بۆ 4 ساڵی دیکە زۆر گرنگە و زۆر جیاوازترە. سیرکەن بایدن دەیاوێت بگڕێتەوە بۆ ڕێکەوتنی 2015 ئەتۆمی لەگەڵ ئێران کە ئێمە پێمان وایە کە ئەو ڕێکەوتنە 2015 کرا زۆر خراپ بوو و بینیمان خراپ بوو، بەڵام هێشتا بایدن لەگەڵەوەیە کە بچێتەوە ناو ئەو ڕێکەوتنە. بۆیە ئەمە وا دەگەینێت کە پاڵپشتی لە ڕژێمی تاران و هەروەها ئیخوان الموسلیمین بکە و ئاشتی لەو ناوچەیە لە ناو بچێ، بۆیە هەبوونی ڕێکەوتنی ئاشتی لە نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی کە سەرۆک ترامپ کردی تەواو پێچەوانەوە. تۆ لە ئینستیتیوتێک کار دەکەی لە واشنگتن کە ئینستیتیوتی گۆڵدە، بەوە ناسراون کە زۆر پاڵپشتی دۆزی کورد و شۆڕش و خەباتی کوردستان دەکەن. هەروەها یەک لە هاوکارەکانت جەنەرال ئێنی ئۆدینۆیە کە کتێبێکی لەسەر پێشمەرگە نووسیۆ زۆر بە گرنگیەوە باز لە وەسفی پێشمەرگە دەکات. تا چەند توانیوتانە سەرکەوتوو بوون لە گەیاندنی ئەو پەیامەتان لە گەیاندنی دۆزی کورد بە بەرپرسانی ئەمریکی کە خۆت پەیوەندی لەگەڵ زۆریان و بەشێکیان زۆر باشە و بە تایبەتی لەگەڵ پۆمپیۆ؟ من پەیوەندی نزیکم لەگەڵ خەڵکی وەزارەتی دەرەوە و هەروەها کۆشکی سپیوە ئەوانی دیکەشەیە. ئێمە بە ئینگلیزی وای پێ دەڵێن تۆ ئەتوانی ئاسپەکە ببیتە ناو ئاوەکە، بەڵام ئەتوانی ئاویشی نەدێ، واتە ئەتوانی بیبەیە سەر ئاوەکە و ئاویشی نەدێ. بۆیە
ئەوە دەکەوێتە سەر ئەوان کە چی دەکەن و گرنگترین شت ئەوەیە کە ڕاوێژیان بدرێتێ بە گرنگترین بابەت کە با بڵێن لە سووریا ئەوەیە کە سیاسەتێکی باش بووە بەڕاستی زیرەکانە بووە ئەوەی کە بە نزیکەوە لەگەڵ کورد کارمان کردووە کە ئەمە شتێکی زۆر باشە و ئەمە پاڵپشتێکی باشەوە بۆ کورد وە بۆ ئەمریکاش بە هەمان شێوە من بیرروبۆچوونێکی جیاوازم هەیە لەگەڵەوانەی کە با بڵێن دیموکراتەکان بیرەکەنەوە بۆیە سەرۆک ترەمپیش با بڵێن سیاسەتێکی جیاوازی هەیە من خەیاڵاوی نیم کەسێک نیم لە خەیاڵا بژیم بەڵام ئەوەی کە سەرۆک ئەردۆغان کردی زۆر خراپ بوو ئەوەی کە لە سووریا کردی و لە ناوچەکەدا ئەردۆغان کردی بەڵام ئەمەشم باس کردووە ئەمەشم بە پرسانی ئەمریکا وتۆ بەڵام دەوتی سەرەوان تا چەند بە قسەم دەکەن پێت وایە دوای هەڵبژاردنەکان وەکو هەڵبژاردنەکانی ڕابردوو زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ وەکو هەڵبژاردنەکانی ڕابردوو لە ماوەی چەند کاتژمێرێکدا ئێمە دەزانین کێ سەرکەوتووە یاخود دەبێ دە ڕۆژێک و چەند هەفتەیەک بۆ وەستین وەکو زۆربەی ڕاگەیەنەکان باسی لێوە دەکەن. پێم وایە وەک باست کرد ڕاپرسیەکان وا دەڵێن کە بایدن لە پێشەوەیە کە ئەمە ڕێگەیەکە سەرۆک ترامپ دەبێ شەوی سێشەممە بۆی دەرەکەوێت کە ئەگەر فلۆریدای بردەوە ئەگەر کارۆلانای باکوور و ئۆهایۆ و جۆرجای بردەوە ئەوانە ئەو ویلایەتانن کە ئێمە دەزانین و پێمان وایە سبەی شەو دەزانین کە ئایا ترامپ دەیباتەوە یانە ئەگەر سەرۆک ترامپ ئەم ویلایەتانەی کە ناوم بردنیەوە ئەوە ئەتوانین بڵێن کە سەرۆک ترامپ دەبێتە سەرۆکی ئەمریکا و لە چەند ڕۆژی داهاتوودا کە دەنگەکان دەژمێردرێن لە ویلایەتەکانی دیکە لە میشیگان ویسکۆنسن و پێنسیلڤانیا ئەو سێ ویلایەتە وەختێکی زۆری دەوێت تا دەنگەکانیان دەژمێردێ ئەگەر جۆرجیا نۆرت کارۆلاینا لەدەستدا و ئەگەر سبەی شەو توانی ئەو ویلایەتانەی دیکە کە باسم کردن بردنیەوە ئەوە ئەنجامەکە ڕوون دەبێتەوە بەڕاستی زۆر زەحمەتە پێشبینی بکەی بزانین کە کێ دەیباتەوە چۆن دەیباتەوە بەڵام ئەوەی کە من بەلامەوە گرنگە سەرۆک ترامپ ئەو سیلاتە گرنگان دەبات کە لە واشنگتنەوە لەگەڵم بووی لە ئەنستیتوی گۆڵد زۆر سپاس. لە بەشێک لە ویلایەتەکانی ئەمریکا تا دێت بازارەکانی چەکفرۆشی گەرمتر و گەرمتر دەبن. بەشێک لە هاوڵاتیان نیگەرانن لەو بندۆخە و هەندێکی شامپیان وایە دیموکراسیان لەژێر تاقیکردنەوەیەکی گەورەدایە دەڵێن ڕۆحی وڵاتمان کەوتۆتە سەر سندوقەکانی دەنگدان. فرۆشتنی چاک لە هەندێک لە ویلایەتەکانی ئەمریکا زیادی کردووە بە گوتەی بەشێک لە کڕیارانی چاک لە ویلایەتی میشیگن لەبەر ئەوە خەڵکی چەک دەکڕن چونکە ترسیان لەسەر هەڵدانی ئاژاوەجێڕی هەیە بەهۆی دەرەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کە کۆی پرۆسەکە لە 3 نۆڤەمبەر بەڕێوە دەچێت. فرۆشیارێکی چەک دەڵێت من دووجار ڕەفەی فرۆشگاکەم پڕ کردوتەوە کە 100 پارچە چەک لە خۆ دەگرێت هەردوو جاریش هەمویانم فرۆشتوم. بەشێک لە هاوڵاتیان نیگەران لەو دۆخە و پێیان وایە ئەم دۆخە دەبێتە هۆی دروستبوونی ترس و نیگەرانی لە دڵی هاوڵاتیاندا. نگرانم بڕاستی نیگەرانەوەیە کێمە کوڕژە دەنگدانێ دەماکۆ بتەمەند دهێندا و دەنگی بدەن تەماشا بکە بەشەکە زۆرە خەڵکی چەک هەڵگرتنە. یەکێک لە ئەندامانی گروپێکی چەک هەڵگر دەڵێت ئەوە جیاوازیەکەیە کە دیموکراسی لەسەر بنیان دراوە با سیر بکەین و ببینین پێی وایە ڕۆحی ڕزگاری دیموکراسیان کەوتۆتە ڕۆژی دەنگدانەوە. ئەوە ئەو دیموکراسیەیە کە وڵاتمان لەسەر بنیاتراوە. جیاوازەکە ئەوەیە سیر دەکەین بزانین گیانی وڵات ڕزگار دەبێت
من پێم وایە ڕوحی ڕزگاری وڵات کەوتۆتە سەر سندوقەکانی دەنگدان. بەشێکی دیکە کە نایانویستوە بکەونە بەرزومی کامێراکان و تەنیا دەنگەکانیان لەم دیمەنانە دەبیسترێت ئاماژە بەوە دەکەن کە ئەوەی بۆتە هۆی دروستبوونی ئەم گروپە و چەندین گروپی هاوشێوەی ئەوان سەرهەڵدانی تونند و تیژیە بەگشتی لە بەشێک لە ویلایەتەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. چەندین ئەندامی گروپی بۆ گاڵۆ بۆیس لە میشیگن سەرقاڵی مەشق و ڕاهێنانن بۆ خۆ ئامادەکردن لە هەر ئەگەرێک کە ئەوان بە مەترسی لەسەر خۆیان یا بەڕای ئەوان لەسەر دیموکراسی دەزانن. بەڵێ بەڕێزان دەکات ژمێرێک ماوە بۆ هەڵبژاردن لە ئەمریکا چاوی کامێرەکانی هەموو جیهان لە ئەمریکایە ئێوەش چاوتان لەسەر شاشەی کوردستان 24 بێت بەیانی کاتژمێرنەوە من لەگەڵتان دەبم بەڵام بە درێژای ڕۆژێکە ڕووماڵی تایبەت و هەواڵ و زانیاری تایبەتمان دەبێت لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا تا سبەی شەو خواتان لەگەڵ.